ڕەنجی 30 ساڵەی لە ماوەی 3 ڕۆژدا وێران بوو. کەلەش کوردی ئەرمەنستانە. 30 ساڵ لەمەوبەر بە ئامانجی بنیاتنانی ژیانێکی نوێ لە شاری ماکاریف کە دەکەوێتە ڕۆژاوای کیێف نیشتەجێ بوو. هێرشەکانی رووسیا 5 دوکان و خانوویەکیان وێران و 100 کرێکاریان بێکار کرد. ژەرمەنیستانی قەتیان هات نەڤرا gelek ciyada me kultura nizam bû, ziman nizam, kêm nebû. Em hîn bûn kedine nava kultura wan me zimanê xwe xwe kir. Zarokê me gişt kurmancî xeber didin, gişt zimanê kurmancî. Em hîn bû de nava 30 salê çêt kir. Nava şevekî da giştin da. Em jî xwe hêdî hêdî nava çêt kin, dîsa em ê çêkin. Qedira me esane. Teqa em ê çêkin. Dîsa biteqin em ê dîsa çêkin. Çav kin. لە زۆربەی گوندەکانی ئەم ناوچەیە خەڵک بە دیار خانووە ڕووخاوەکانیان دانیشتوون. کارەبا بڕاوە و ئاو و خواردن دەست ناکەوێت. ڕۆژانە تیمە خۆبەخشەکان سەردانی گوندەکان دەکەن و یارمەتی خەڵک دەدەن. Та їжа, ліки, в першу чергу ліки і засоби гігієни. خەڵک زۆربەی کەرەستە سەرەتاییەکانی نییە، وەکو دەرمان و ئەو کەرەستانی کە بۆ خۆشۆردن پێویستن. خواردن و ئاو خەڵکانێکی زۆر بێ هیچ شتێک لە ماڵەکانیان ماونەتەوە. В основному це їжа. بە پێ ئاماری سەرۆک شارەوانی ماکاریڤ و 50 گوندی سەر بەم هەرێمە. تاوەکو ئێستا 180 ترم دۆزراونەتەوە. 132یان لەسەر شەقام و کۆڵانەکان بەجێمابوون و بە شێوازی جیاواز کوژرابوون، وەکو بڕینی دەست و گوێ و سوتاندن. هەروەها 3053 باڵەخانەی ئەهلی و حکومی زیانی پێگەیشتووە و 657 باڵەخانە بە تەواوی وێران بووە. دڵنیا ڕەحمان، ڕوودا و ماکاریڤ.